ئێستاش گفتوگۆی بابەتی تەوەری دوم لەگەڵ میوانەکەم بە سوپاسەوە لە شاری کەرکووکەکەم هەڵبەت باز لە مەترسی و کاریگەری سەرژمێری گشتی بۆ سەر ناوچە جێناوەکانەکەین کە بڕیار وایە ئەنجام بدرێت لە عێراق هەڵبەت دوای 27 ساڵ ئەمە یەکەمین جارە سەرژمێری گشتی لە تەواوی عێراق و هەرێمی کوردستان ئەنجام بدرێت. با سوپاسەوە لە شاری کەرکووک بەڕێز ئەحمەد محەممەد ئەندامی پێشووی ئەنجومەنی قەزای خوڕماتوم لەگەڵایە. کاک ئەحمەد بەیانیت باش سەرەتا لەوە دەست پێ ئەەکەم. بە درێژایی مێژوو لە عێراق هەر جار پرۆسی سەرژمێری گشتی کراوە و دوای 27 ساڵیش ئەمە یەکەم جارە سەرژمێری گشتی کرێت سەرژمێری گشتی دانیشتوان لە عێراق و هەرێم. پرسیارەکەم ئەوەیە هەڵبەت جیاوازیەکی زۆر هەیە سەرژمێری ئەم جارە لەگەڵ سەرژمێرەکانی پێشوو بۆ چونتان لەو بارەیەوە؟ بەیانی جەنابتانیش باش خۆشحاڵم ئەمڕۆ ئێمەش دەربارەی بابەتێکی گرنگ ئەوش سەرژمێریە. بەڵێ هەشت سەرژمێری لە عێراقا کراوە دوای دامازراندنی عێراق لە ساڵی 1920 هەشت سەرژمێری کراوە 1927 1934 1947 1957 1965 1970 1970 دوا سەرژمێریش لە سەردەمی ڕژێمە 1990 بووە. لە 1990 حکوومەتی عێراقی سەرژمێریەکی ناوخۆیی کرد لە کەرکووکە دەرکەوت ڕێژەی عەرەب لە 170 ڕێژەی کورد لە 121. بەڵام با بگەڕێینەوە لە ئیستادا کورد عەجەبە سەرکەوتووە لە قازانجێتی ئەم سەرژمێریە بکە بە بیر و بۆچوونی من نەخێر. هەرچەنە ئەنجومەنی وەزیران گوایە بڕیاری داوە پشت ببەسرێت بە سەرژمێرێکی ساڵی 1950 بەڵام من قەت متمانم لەسەر ئەوە نییە، ئەوە ناکرێ، ئەوە ئەنجام نادرێ، ئەوە شکستە هێنێ کورد لێرە سەرکەوتوو نابێ. بۆ نمونە عەزام الحەمدانی نوێنەری ئەوتەبێژی ئەنجومەنی عەرەبیە لە کەرکووک ڕاستەن عینەکەی ڕەفز کرد، وتی ئێمە ڕەدی ئەەکەینەوە قبول ناکەین متمانە و پشت ببەسرێت بە سەرژمێریەکەی ساڵی 1950 بەڵکو ئێمە ئەمانەوێ پشت ببەسرێت بە سەرژمێریەکەی ساڵی 1970. من ئەپرسم ئایا بۆ 1950 ڕەت دەکاتەوە بۆ متمانە ئەکاتە سەرژمێریەکەی ساڵی 1970 لەبەر ئەوەی لە ساڵی 1970 چوار قەزای کوردنشین کەلار چەمچەماڵ کفری دووس خوڕمات و دابڕا لە کەرکووک خرایە سەر دیارە کەلار و چەمچەماڵ خرایە سەر سلێمانی کفری خرایە سەر دوهۆک دووس خوڕمات و خرایە سەر سەلاحەدین تکریت بەمە ڕێژەی کورد کەم بووەتەوە، ڕێژەی عەرەب زیادی کردووە. بۆیە ئەوان ئەیانەوێ اعتماد بکرێتە سەر سەرژمێریەکەی ساڵی 1970. دیارە ئەمە نەک تەنها ڕێی عەزام الحەمدانیە بەڵکو ڕێی هەموو عەرەبێکی بەتایبەت عەرەبی کەرکووک ئەوەیان ئەوێ. ئێمەی کورد ئەگەر بێت و بچینە ناو ئەم سەرژمێری ئیستاوە ئەو چوار قەزایە هێشتان مادەی 140 جێبەجێ نەکراوە، نەگەڕاوەتەوە سەر کەرکووک. چوە تو بزانی مەثەن لە کاتی عەدادێکتی ئەو عەدادە لەوانەیە کورد نەبێ چۆن لە تووتی ئەگەیە، چۆن بەیانی ئەمەد بۆ فەرز ئەکەن سەرژمێریەکەی ئیستا تێن لەگەڵ 1950 تا بەراورد یەکەن و بزانن کورد گەیێتە چی ئاستێک و نەگەیێتێ چی ئاستێک. فمن نیم لەگەڵەوە سەرژمێری لە ئیستا بکرێ لە بەرژەوەندی کوردانیە. بەڵێ کەواتە کاک ئەحمەد بەپێی قسەکانی بەڕێستان بێت لە ئێستا تا چەند گرنگە پرۆسەی سەرژمێری لە کەرکووک و ناوچە جێناکۆکەکان دوا بخرێت؟ من پێم باشە دوا بخرێتە دوای جێبەجێکردنی مادەی 140 ئەبێ نوێنەرانی کوردیش کاکەوە بۆ 17 ساڵ ئەڕوا ئەبواە مادەی 140 جێبەجێ بکرێت تازە جێبەجێ نەکراوە. ئەی باشە نوێنەرانی کورد ئیتر ئیش و کاریان لە بەغدا چییە؟ ئەی بۆ ئەو مادەیە زەخ ناکەنەوە و کاری لەسەر بکرێ تا ملەتی کورد بزانێت دوای ڕۆژ و چارەنووسی خۆی ئەگاتە کوێ
ئێبرا بەخوا تا مادەی 140 جێبەجێ نەکرێ ڕێژەی تو لە کەرکووکە هەر کەمینە ئەبێ. بەڵێ کەواتە بۆیە پێویستەکە ئەگەر بڵین حکوومەتی عێراقی کاکەم دەرفەتم بدەن ئەگەر حکوومەتی عێراقیش قبولی نەکرد کەرکووک دوا بخرێ سەرژمێریەکەی ئەکرێت کورد داوا بکە بە شێوەیەکی گشتی لە هەموو کوردستانە سەرژمێری نەکرێ ئەوجا ئەوەیە کرد سەرژمێری عێراقیش سەر ناکەوێت چونکو کوردستان بەشێکی دانەبڕاوی سەر عێراقا ئەگەر ئەو بەشە چونکو من نمونەت بۆ تێرمەوە لە ساڵی 1920 کاتێ سەرژمێری کرا و هەڵوەشایەوە سەری نەگرت لەبەر چی بوو بەشێ لە کوردستان بەشێ لە خواروی عێراق بەشداری هەڵبژاردنەکەیان نەکرد سەر نەکەوت ئیستاش کوردستان ئەگەر بەشداری ئەم هەڵبژاردنەکە سەر ناکەوێت کورد ئەبێ سەرژمێری بخاتە دوای جێبەجێکردنی مادەی 140 دستور کە هەموو عێراقیەکان لەسەرەوە ڕێکن. بەڵێ کەواتە کاک ئەحمەد ئەگەر دوانەخرا تا چەند گرنگە ئاوارەکان بەتایبەت ئاوارەکانی هەرێمی کوردستانیان بە شێوەیەکی گشتی بگەڕێنەوە زێری خۆیان بۆی بەشداری لە پرۆسەکە بکەن لە کاتی سەرژمێری گشتیە. بەڵێ من نمونەیەکت بۆ تێرمەوە فەرموو ئەو ڕۆژە عەدادەکە کورد نییە عەرەبە ئەسوڕایەوە یعنی یەکی ئەیەوت من ئەوە تا برایەکم لەگەڵایە عوزری چی بوو بۆی ئەوت تو خانەکەت یەقاتە چۆنە بێ براکەت لەگەڵا بێ ینی معنە لەوەشە لەوانەیە بەیانی تو وەکو میێوانێ بنووسێ وەکو نوشتەجێی کەرکووک نەدنووسێ کێشەکەت لەورایە. بەڵێ ئەنا زۆرێک مەتەلەن لە خەڵکی خورماتوو و خەڵکی چەمچەماڵ خەڵکی کەفری خۆیان گواستەوە سەر کەرکووک بەڵام سێ لە کەرکووکانین لە کەرکووکان نەبی بەیانیت و لە شوێنێتر بنووسری وەکەوە نییە لە ناو کەرکووکبیێت وەکەوە نییە تۆ نیشتەجێی شاری کەرکووک بووی. بەڵێ کەواتە کاک ئەحمەد بۆ کورد سەرژمێری گشتی چ ڕەهەندێکی نیشتیمانی هەیە بە بۆچوونی بەڕێستان؟ کورد خۆی بتوێت نەتەوێت سەرژمێری زۆر گرنگە بەڵێ لە ڕووی گەشەسەندنەوە لە ڕووی وەبەرهێمانانەوە لە ڕووی زانیاری ورد دەربارەی دانیشتوانی هەر شوێنێک بێت ئیتر چەند نێری تایە چەند مێی تایە چەند پەکەوتوی تایە چەند کوڕی تایە چەند کچی تایە چەند دەسەڵاتی تایە ئەم جەدۆلەی ئیستا ئەم خشتەیە ئیستاکەوا ئیسە دابەشیەکەن و پرسیارەکەن لە خەڵک زیاتر لە 50-60 پرسیاری تایە بتوێت نەتوێت سەرژمێری خۆی بۆ خۆی گرنگە هەر لە 10 ساڵ جارێک کاتی ئەو شتە ئەکرێ وەزارەتی پلاندانان بۆ ئەوەیەتی بزانێ دەوڵەتەکە گەیەدە چی ئاستێ لە هەموو بوارەکانە ئەوە گرنگە بەڵام ئێمەی کورد بە تایبەت لە کەرکووک و دەوروبەری کەرکووک لە بەرژەوەندیمانانیە بەشداری بکەین لەم هەڵبژاردنە بەڵام ئەگەر زۆریش هیچ پشتگیریەک نەکریین هیچ کەس هاوکارمان نەبوو من ئەڵێم ئەوانەی وا نیشتەجێی دەرەوەی حتا دەرەوەی وڵاتیش با خۆیان بگەێنن لە 20 مانگ بێن بەشداری سەرژمێریەکە بکەن و ناونووسی خۆیان بکەن بەڵام بە پلەیەک من ئەڵێم بەشداری نەکەن هەوڵ بدا کورد کەرکووک دوا بخە ئەی بۆ حکوومەت چەند جار دوای خست لە 2007 حکوومەتی دوای سەدام حوسێن ویستیان عینەن سەرژمێریە بکەن بە سەیریان کرد لە بەرژەوەندیان نییە دوایان خست ئەی بۆ کورد نتوانێت کەرکووک جارێتتر دوا بخە بۆ بیخاتە دوای جێبەجێکردنی مادەی 140 یعنی بۆ نەتوانێت ئەوە بکە ئەی تو مشتەرەک نیت لەگەڵ حکوومەت عێراقا ئاو بەش نیت لەگەڵ حکوومەت عێراقا ئەی حکوومەت عێراق کاتێک قبولی نەکرد و جیابیتەوە یخۆگەری مافەکانی تۆش دابین بکات و بەپێی ئەوەی خواستەکانی گەلی کوردی ئەبێ ئەوان شەڵس و کەفتێ بکەن. بەڵێ کاک ئەحمەد شارەزانی بواری سەرژمێری داوا ئەکەن ئەنجامدانی پرۆسەکە کە ئەو پرۆسێ بە مەترسی ئەزانن بۆ سەر دیمۆگرافی ناوچە جێناکۆکەکان و داوا لە بەرپرسانی هەرێمەکەن کە سەرژمێری وەک پێشتر ئاماژەمان پێەیە لە کەرکووک و ناوچە جێناکۆکەکان دوا بخرێ بۆ چونتان لەو بارەیەوە ئایا لێپستراوانی هەرێم هیچیان کردووە لەو بارەوە یاخود دەرەنجامی کۆبوونەوەکانیان لەگەڵ لێپستراوانی باڵای بەغداد بڵێ خۆی پێشنیارێکی وا کراوە لەلایەن وابزانم نوێنەرانی کورد بەڵام تا چەند کەوتونەتە دوای ئەو هینە جێبەجێ بکرێ منیش پێم باشە سەرژمێری کەرکووک بە تایبەت
دوا بخرێ بۆ دوای جێبەجێکردنی مادەی 140 ئەو کات چوار قەزات و بگەڕێتەوە سەر کەرکک هیچ نەبێ بەلای کەم 300,000 کەس کورد ئەگەڕێتەوە سەر کەرکک ئەو جادە بەراوردی بکە لەگەڵ ئەگەر نەتەوەی عەرەبی شابێ ڕەنگە ئەگەر زیاتر نەبی کەمتر نابی بەڵام لە ئیستادا تۆ کەمینەیش بیت بەیانی هیچ حەقێکی مافێکی ئەوەت نامێنێ داوای ئەوە بکەیتەوە کەرکک کوردستانیە ناتوانانی داوا بکەیت کوردستان هەرێم هین کەرکک بگەڕێتەوە سەر هەرێم چونکو ئەڵێت و کەمینەیەوە تا زۆری نەنیت بەڵام لە کاتێکە ئەو چوار خەزایە گەڕایەوە و ڕاپرسی کرا دیارە بێگومان ئەو کاتە تو دەنگ و ڕێیەکی خۆتت ئەوێ زۆرینەی لەم شارە لەم ناوچەیە بۆیە ئەکرێ هەموو داواکارەکانە جێبەجێ بکرێ بەڵام لە ئیستادا ئەگەر سەرژمێری بکرێ من گومانم لەوە نییە عەرەب زۆری لە تو زیاتر ئەبێ عەرەب بێتە کەمینەت و ئەبێتە زۆرینە پێچەوانە و تووشە بیتە کەمینە لە کەمینێشە هیچ ناکرێ. بەڵێ بەڕێز ئەحمەد محەممەد ئەندامی پێشووی ئەنجومەنی قەزای خورمات و سوپاس کە لە شاری کەرکووکەوە لەگەڵ مابوون سەرکەوتوو بن.